ئەمە 11,000 ساڵ پێشستە دوایین چاخی بەستەڵک. ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن لەو کاتەدا 180 ppm بوو، واتە ئەگەر هەوا بکەین بە ملیۆنێک بەشەوە تەنیا 180 بەشی دۆمۆکسیدی کاربۆن بووە. بەڵام بەرزبوونەوەی دۆمۆکسیدی کاربۆن لە 180 بۆ 260 ppm کۆتایی بە چاخی بەستەڵک هێنا و بەشێکی زۆری سەوڵەکان توانەوە. ئاسی ئاوی دەریاکان 120 متر بەرز بوونەوە. ئەوە دەستپێکی سەردەمێکی نوێ بوو، سەردەمی بوژانەوەی ژیان. بەڵام کێشەکە ئەوەیە ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن بەردەوامە لە بەرزبوونەوە بە جۆرێکە لە ماوەی 400,000 ساڵ پێش ئێستا هەرگیز بەقەد ئێستا بەرز نەبووە. زەویش بەردەوامە لە گەرم بوون و وەکو ئەم کتریە خەریکە ئەکوڵێت وەکو ئەم کتریە خەریکە. ئەنجامەکەشی لە لافا و بە بیابانبوون و ئەو هەموو شکە ساڵی ئەبینینەوە. کارگەریەکانی گۆڕانی کەشوهەوا وەکو کۆمەڵێک پووری دۆمینن کە بە دوایە کارڕیسکرابن. کاگەرێکێکیان بکەوێت یەک بە دوایەک هەمویانەکەون. جا ڕەنگە بگەینە دۆخێک کە ئیتر هەڵسانەوە و گەڕانەوەی زەحمەت بێت. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا گەرمبوونی زەوی و گۆڕانی کەشوهەوا کۆتایی بە ژیانی یاسارەکە هێنن؟ وەکو باسمان کرد گەرمبوونی زەوی و گۆڕانی کەشوهەوا هەموو شوێنێکی گرتووەتەوە. ئێرە کە سەیریەکەی وازانی نزیک بیابانەکانی باشووری عێراقە. بەڵام ئێرە دۆڵی هیرانە و ئەوەش شاخی سەفینە لە پشتمەوەی، واتە ئێرە بناری سەفینە کە بەو شێوەیە وشکی کردووە. وەکو خەڵکی ئێرە باسیەکەن ئەم پۆندا لە هاوینەکانی پێشوو کەمێک ئاوی تیا ماوەتەوە، چکە لە زستان بە ئاوی باران ئاویان کۆکردوێتەوە لێرە و هاوینان بەکاریان هێناوە. هیچ ساڵێک وەکو بیریانیت بەم شێوەیە وشکی نەکردووە. بۆ چونکە ئەم ساڵ گەرمترین ساڵی مێژووی تۆمارکراوە بوو. هاوینی 2023 بەتایبەت مانگی تەمموز یەکێک لە مانگە هەرە گەرمەکان بوو کە تا ئێستا تۆمارکرابێ. اینجا کێشەکە ئەوەیە کە پێشتر لە ساڵی 2019 ئەو ڕیکۆردە شکا بوو. یعنی دوای 4 ساڵ جارێکی تر ڕیکۆردی گەرمترین ساڵمان شکان. اینجا کە ئەڵێن گەرمترین ساڵە تێکڕای هەموو زەوی کۆکراوەتەوە، واتە تەنانەت بەستەڵەکەکانی باکوور و باشووریش حساب کراوە. اینجا ئەمە گەرمترین ساڵی مێژوو بووە. اینجا با بزانین گەرمبوونی زەوی چی لە زەویەکە. ئەو کاریگەریانەی لە ساڵەکانی هەفتاکانەوە هەتا ئێستاش دەبیتن، یعنی لە خلالی سەدان هزار میلیۆنان ساڵی مێژووی زەوی ئەو شتانە نەبووە، ئەوەی کە لەو 50 ساڵی کۆتایی ڕوویداوە. بە تایبەتیش لە ساڵی 2010 هەتا 2019 گەیشتە ئاستێکی ئەوتۆ دەردانی گازە مەترسیدارەکان و دوانەوەکسیدی کاربۆن و گەرمبوونی گۆی زەوی گەیشتە ئاستێکی بەڕاستی مەترسیدار. عێراق بە تایبەت ئەو ساڵە پێشینەیەکی وەکو بڵێ نەبینراوی تۆمار کرد. 13 پارێزگای عێراق پلەکانی گەرمایان 50 پلەی ڕەتدا، کە ئەو پێشینەیەکی مەترسیدارە بەڕاستی. 13 پارێزگات لە کۆی 19 پارێزگا پلەکانی گەرمای لە پلەی 50 ڕەت بداتنەوە کارەساتێکی گەورەی چاوەڕێ ئەو وڵاتە دەکاتن. هەرێمی کوردستانیش ئەگەر بێت و پلەکانی گەرما و
بڕەکانی باران ببینین هەردووچی با بڵین بە ترێندێکی ئاراستەی پێچەوانن پلەکانی گەرمات بە بەردەوام لە هەڵکشاندایە بارانیشت بەردەوام لە داکشاندایە لە نزم بوونەوەدای لە کەم بوونەوەدایە ئامارەکان وەکو لێرە نیشانی دەداتن زانە ئەوە پلەکانی گەرمایە لە ساڵی 1970 هەتا ساڵی 2020 ئەوەیان بۆ مانجی جەنیوەری بۆ مانجی یەکە با بڵین ئەوەیان بۆ مانجی دوو تێبینی دەکەین لە ساڵی 95ەوە پلەکانی گەرمە هەمووی سوورە بەرەو هەڵکشان ڕۆیشتیە ئیمانجی یەک و مانجی سوورانەیانی تێکرای مانگەکە پلەی گەرمی بەرەو لە ئاستی ئاساییەکەی لە معدەلی ئاساییەکەی خۆی بەرزتر بۆتەوە ئەوشتەمان لە ساڵی 80 دەست پێکا هەتا 2023 هەتا 2023 دەی مانگەکانی تریش بە هەمان شێوە لە هەموو مانگەکان پلەکانی گەرما لە دوای ساڵی 95 تقریبا 96ەوە بەرەو هەڵکشانێکی یەکجار زۆر ڕۆیشتووە زیاتر یەیتە پێشەوە چەند زیاتر با بڵین بەرەو ئەم ساڵانەین سوورەکان زیاترە گەرمتر و گەرمتر بوون کە دەگەینە مانجی 7 کارەساتەکە زیاتر دەبێتن لێرە بزانە ئەوە مانجی جون مانجی 6 بەبێ پچڕان هەر تەنیا یەک مانجیشتی تێدانی لە هیچ ساڵێک کە پلەکانی گەرما یەکسان بیت یاخود کەمتر بیت لە معدەلی ئاسایی هەولێرە وەکو نمونە هێنامانەوە ئی هەرێمی کوردستانیش هەر کامە محەتە بێنی هیچ یەکی بەدەرنیە لەو کاریگەریانە هەمووی ئەوەیە بەڵام ڕێژەکەی بەپێی جێکەوتەی شوێنەکە ناوچەیەکی شاخاوێ ناوچەیەکی دەشتە کاریگەریەکەی زیاتر دەبێت بەڵام بەدڵنیایی و هەمووی بەرەو هەڵکشان ڕۆیشتووە بە بەراورد لەگەڵ معدەلی طبیعیەکەی خۆی ئەوەشیان مانجی حوتە ئەوەشیان مانجی هەشت و مانجی نۆ لێرە بزانە هێشتا هەڵکشانەکەی گەلێک زیاتر بووە سەهمە سوورەکان با بڵین بارە سوورەکان ئەوەیان پێش ساڵی 95 دەبینین تاک و تیک لە هەندێک لە مانگەکانی بەعزێک لە ساڵەکان پلەکانی گەرمامان زیاتر بووە بەرەو هەڵکشان ڕۆیشتی بە بەراورد بە معدەلاتی طبیعی بەڵام لە دوای ساڵی 95 و 96ەوە کارەساتەکە دەستی پێکردووە و ئێستا هەر بەردەوامە لە دوای دەستپێکردنی شۆڕشی پیشەسازی لە سەدەی هەژدەوە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی دووەمەکسیدی کاربۆن زەوی نزیکە 1.3 پلە گەرم بووە. ئەگەر بمانەوێت ڕێگری لە گەرمتربوونی زەوی بکەین دەبێت تاوەکو ساڵی 2030 دەردانی کاربۆن 25 ملیارد تۆن کەم بکەینەوە. چونکە ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت لە کۆتایی ئەم سەدەیە پێشبینی دەکرێت پلەی گەرمی 3 پلە بەرز بێتەوە. ڕەنگە بەرزبوونەوەی 3 پلەی سەدی لە ژیانی ڕۆژانەدا هەستی پێ نەکرێت، بەڵام بە تێکرای ساڵ ئەگەر ئەوەندە بەرز بێتەوە کارەساتی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت. بەشێکی زۆر لە بەستەڵەکەکانی جەمسەری باکوور و گرینلاند دەتوێنەوە. بەو هۆیەشەوە ئاسی دەریاکان 25 مەتر بەرز دەبنەوە. لە ئەنجامیشدا بەشێک لە وڵاتەکانی وەکو چین، ژاپۆن، بەرازیل، بەریتانیا و ئەمریکا ژێرئاو دەکەون و دانیشتوانی ئەو ناوچانە کە ئێستا نزیکەی 300 ملیۆنن ئاوارە دەبن. باسی مەترسیەکانی گەرمبوونی زەویمان کرد، اینجا باشترین چارەسەر بۆ ڕێگری لە گەرمبوونی زەوی چاندنی دارە. سەشاتوێتە شەقڵاوای جوان یەکێکە لە شارە سەوزەکانی هەرێمی کوردستان. ئەمێ جیازیەوە دەرخەم کە ئەگەر شوێنێک داری زۆر لێ ڕوابێت پلەی گەرمیەکەی چەند جیاوازە لە شوێنەکە ئەگەر داری لێ نەبێ. ئێستا هاتووینەتە ئەم کۆڵانە کە ژمارێکی زۆر داری لێیە و لە ژێر سێبەری دارەکە ئەگەر گەرمیەکە پێوین گەرمی زەویەکە نزیکەی 32 جا با بڕۆین لە شوێنێکە داری لێ نەبێ با بڕۆینە بەردەم هەتاواکە بزانین لێ پلەی گەرمیەکە چۆنە. اینجا ئەم گەرمی پێوانە تەنیا مادەکان گەرمی مادەکانە پێواتە پلەی گەرمی شوێنەکەت بۆ دیاری ناکە، تەنیا ئەو مادەی کە تیشەکە خراوەتە سەری ئەپێوێ. جا لەوێ 32 بوو با لێرە سێرکەیم زین چۆنە. جیاوازیەکە زۆر زۆرە، لێرە 52 پلەیە. ئەواتە شوێنێک ئەگەر لە سێبەر بێت لەگەڵ ئێرە نزیکەی 20 پلە جیاوازی هەیە. هەر بەو ڕێگەیە بۆمان دەرەکەوێت کە چاندنی دارێک چەندێک ئەتوانین زەوی فێنکات. داچاندن هەرزانترین و باشترین ڕێگەیە بۆ کەمکردنەوەی دووەمۆکسیدی کاربۆن و دابەزاندنی پلەی گەرمی.
لە شەخلاوە هەڵمەتێک بۆ چاندنی داڕاگەێنراوە بە ناوی داری ناسنامەدار. هەر کەسێک دارێک بڕوێنێت ناوی تۆمار دەکرێت. بەم شێوەیە هانی خەڵک دەدرێت بۆ بەشداریکردن لە هەڵمەتەکە و گرنگیدان بە ژینگە. بۆ پاراستنی ژینگە چەندە هەنگاوێک پێشتریش گیراوەتە بەرەو ئەو ڕێچکەیەمان هەبووە لە بابەتی داری ناسنامەدار لە هەریریش ساڵانی ڕابردوو ئەنجام درا بە ناوی پرۆژەی گرێدانی هاوڵاتی بەژینگە بە هەمان شێوە لە شەقڵاوەش گرێدانی هاوڵاتی بەژینگەوە گرێدانی هاوڵاتی بەژینگە خۆی یەکێک لە جوانیەکانی ئەم پرۆژە ئەوەیە کە خەڵک خۆیانیان بەشداریەکان ینی هەست کەسەکە هەست ئەو هەسەی بۆ دووسەبێت کە دار چەند گرنگە لە ژینگە و ئەو هەوڵە ئەیات کە جارێکی تر ئەم شوێنانەکە با بڵین دار لی نەڕواوە دایتا بڕوێنن یان با بڵین ئەگەر دارستانێک شوێنێک سوتا بێ هەڵبەن دووبارە بیبوژێنەوە. کاگرەکان پێشوازی خەڵک چۆن بوو لەم پرۆژەیە کەڕاتانگەیان؟ لەم ساڵدا وەکو قۆناغی یەکەم پێشوازی خەڵک زۆر باش بوو. تەواوی چین و توێژەکان بەدەم پرۆژەکە هاتن هەروەکو یەکەم دار چاندرا داری پێکەوە ژیانیش بوو لە شەقلاوە کە لەلایەن بەڕێز مام قەشە و مامۆستانی ئاینی چێندرا. چەند دار بۆ شێوەیە یانی لەلایەن خەڵکەوە چێندراوە؟ لەم ساڵدا 500 دار چێندراوە. دارەکان زۆری چنارن کە هەم تەمەنیان دەبێ و لەگەر ژینگەی شەقلاوەش گونجاون. یعنی ئێستا هەر کەسێک داری خۆیان ناسێتەوە کە کامەی چاندووە؟ ژمارەیان بۆتان دراوە دارەکان ژمارەی دارەکانیش لە شارەوانی و لە فەرمانگەی پەیوەندی دار مەوجودە دارەکەی خۆی ئەناستۆ بۆ نمونەم داری ئەو دارێکە ژمارەی چاردەیە لە ئازاندرێتەوە بە شتێکی جوانە لە داهاتوش لەسا زۆر کەس منداڵەکانی خۆیان هێناوە دارەکەیان بەناو کردو ئەو دارە لە داهاتوودا و کەسە داری خۆی ئەناسێتەوە بە لەسەریشی وە جواب دێت. ساڵانە لە عێراق و هەرێمی کوردستان نزیکەی 100,000 دۆنم زەوی کشتتوکاڵی ئەبێت بە بیابان. اینجا ڕەنگە ئەمە لە داهاتوێکی نزیکە وڵاتەکە تووشی قەیرانی خۆراک و بیخاتە بەردەم مەترسی ئاسایشی خۆراک. اینجا بۆ بوژانەوەی ئەو زەویە پێویستە پارە خەرج بکرێت. لە 10 دۆنم زەوی ئەگەر بتێ بیبوژێنیتەوە نزیکەی 50 بۆ 150 دلار ئەبێ خەرج بکەیت. خۆ ئەگەر زەویەکە بە تەواوی بوو بێ بە بیابان ئەو کاتە لە 2000 بۆ 4000 دلاری پێویستە بۆ ئەوەی کە زەویەکە جارێکی تر بکەیتەوە بە کشتتوکاڵی. تا ئێستاش عێراق بۆی هەموو ئەو زەویانەی کە لەم چەند ساڵی دواییە بوونەتە بیابان بیان بوژێنێتەوە پێویستی بە 10 میلیارد بۆ 20 میلیارد دلار هەیە. هۆگەر ڕێگری لە نەکرێت زۆر لە پارەی لەوە زیاتری شەر ئەو کێشەیە چارەسەر نابێت. لەم چەند ساڵی دواییە عێراق نزیکەی 27 میلیۆن دۆنم زەوی بووە بە بیابان. یەکێک لە چارەسەرە گرنگەکانیش بۆ ئەوەی کە ڕێگری لەو کارە ساتە بکرێ ئەوەیە کە بەردەوام شوێنەکان ساوز بکرێن و ئەو دارستانەی کە هەمانە بیان پارێزین تر چ لە سووتان بێت یان لە بڕینەوەی دارەکان. هەرێمی کوردستان سەرچاوەیەکی گرنگی هەمەجۆرەتی ڕووەکە بۆ عێراق. بەپێی توێژینەوەکانی دامەزراوەی ڕووەکی کوردستان لە عێراق و هەرێمی کوردستان بەگشتی 3500 جۆر ڕووەک تۆمارکراون کە 3300 یان لە هەرێمی کوردستانن. دکتۆر سامان عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەکەیە و تاوەکو ئێستا زیاتر لە 20 جۆر ڕووەکی نوێی لە هەرێمی کوردستان و عێراق تۆمار کردووە. بەڵام ئێستا نیگەرانە لە چارەنووسی دارستان و داربەڕووەکان. بابەتی بە بیابان بوون بابەتێکی تازە نییە. بابەتێکە چەندین ساڵە بوونی هەیە و چەندین ساڵە گۆڕانکاری لە کەش و هەوا و بە بیابان بوون لەم ناوچانە بوونیان هەبووە. بەڵام بە بڵێن تەسیریان لە ڕابردووە کەمتر دەرکەوتەوە بەداخەوە لەم 20 ساڵ 25 ساڵی ڕابرد و تاوەکو ئێستا تەسیرەکانی ساڵ بە ساڵ زیاتر دەکات زیاتر دەبیندرێ و بە تایبەتی لەم 6 ساڵی ڕابردووە چون کۆم بەرزبوونەوەی پلەی گەرما و لە هەمان کاتیشدا کەمبوونەوەی ڕێژەی باران لە ساڵەکانی ڕابردوو جگە لە پار
زۆر بەڕوونی ئەوەی دەرخستۆ کە گۆڕانکاریەکان لە کەشوهەوا لەوە ئەچێت لە ئایندەیەکی نزیکدا بەشێکی زۆری کوردستان ببێ بە سەحرا یاخود بەشێکی زۆری کوردستان دارستانەکانی بەرەو کەمبوونەوە بڕۆن بە تایبەتی بەشی ڕۆژئاوای زاگرۆس کە ئەویش با بڵین باشووری کوردستان بۆ خەمڵاندنەی کە کردوتانە لە چەند ساڵیکە ئەگەر دۆخەکارەوە بە خراپی بڕاواڵین چەند ساڵیکە بەشێکی زۆری کوردستان بێتە بیابان 50 ساڵی ئایندە کوردستان دەوە چێ داربڕووی تێدا نەمێنێ ئەگەر بێت و ئەم گۆڕانکاریانە ببێت چونکم بەپێی داتاکان ینی داربڕوو ڕاستە دارێکی زۆر بەهێزە و کیستۆن سپیشزە لە زاگرۆسە و پێکهاتەی سەرەکی دارستانەکانی کوردستان کە سەرروو لە 90 داربڕووە گۆڕانکاریەکان ئەوە دەڵێ لەوە ئەچێ لە ئایندەیەکی نزیکدا داربڕوو ئەگەر گۆڕانکاریەکان بەو ئیتیجاها بڕوە توانای بەرگەگرتنی ئەو گۆڕانکاریانەی نەبێ چونکم بەپێی داتاکان داربڕوو دەتوانێت تا حدودی 6 ساڵ بە 7 ساڵ بەرگەی کەم ئاوی بەردەوام بگرێ بەڕوو ڕۆڵێکی سەرەکی هەیە هەر سەر ڕای ئەوەی لە پارێزگاریکردن لە ژینگە پشێکی زۆری ئۆکسسیجین کە ئێمە پێویستمان پێێتی ڕۆژانە بۆ هەناسەدان داربڕوو ئەوەی دەکات ئۆکسسیجین بەرهەمێنێ چەند داربڕوەتوان بەشی یەک مرۆڤی تەواو لە ساڵەکە من وەکو لە پێشتریشە ئاماژەم پێدا هەموو داربڕوویەکی پێگەیشت و لە ساڵێکە نزیکەی 235,000 لیتر ئۆکسسیجین بەرهەم دێنێ کە ئەمە تقریبان پێداویستی مرۆڤێک دابین دەکات لە ساڵێکە ئۆکسسیجین ئەینجاری وایە مرۆڤەکە کەم تریشی دەوێت. کاک دکتۆر لە ناو ماڵ یان لە دەرەوەی شار یان لە ناو شار لە کوردستان چ جۆرە ڕووەکێک باشترین و گونجاوترینەیتر بە هەر سێ جۆرەکەیەوە بە دڵنیاییەوە ئێمە هەر شوێنە و بۆ خۆی پێویستی بە جۆرێک لە ڕووەک هەیە یاخۆی پێویستی بە جۆرێکی گونجاو هەیە ینی بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمە ئەگەر بێت و بتوانین ڕووەکی سروشتی خۆڕسکی کوردستان بەکاربێنین لە هەموو ڕوویەکەوە پارێزراوتر دەبین بۆ نمونە ئێمە ئێستا ئەگەر تەماشا بکەی لێرە ئێمە لە زانکۆی ئەمریکی داربەڕوومان ناشتووە ئەمە لە ساڵی 2015 و 16 ڕوێنراوە ئەگەر تەماشا بکەی ئێستا وەکو دارستانێکی لێ هاتووە ئەم دارانە ئێستا ئێمە ئاوی نادەین بۆ لە بەرەوەی ئەمە دارێکی سروشتی خۆمانە لەم گەرما و لەم ئاویە ئەم ساڵتاوەکو ئێستا ئاو نەدراوە تەماشایکە دارستانێکی جوانە بەڵام هەر دەمەتر بڕۆرە سەروتر دارچناری لێ ئەو دارچنارانە دەبێت و ڕۆژدارە سێ ڕۆژاری ئاو بدە ئەمە چی بە ئێمە دەڵێ ئەمە بە ئێمە دەڵێ پێویست دەکا پلانی ئێمە پلانی حکوومەت بەرەو ئەو ئاراستە بێ ڕووەکی سروشتی کوردستان بەکاربێنرێت لە سەوزکردنی شارەکانە و لە هەمان کاتیشان لە هەمووی گرنگتر بۆ من کاک ژیار ئەویش ئەوەیە کە تۆ ناو شارەکان بپارێزین ڕێژەی سەوزایی لە شارەکانە بپارێزین بەداخەوە ناکرێت تۆ لە زاگرۆ سابی تاوەکو ئێستا ڕێژەی سەوزایی لە شارەکانە نەگەیشت بێ بە 20 نەگەیشت بێ بە 15 نەگەێت لاندێک شوێن دەڵێن وەڵای ئێمە دەین و دوانزەین و سیانزەین زاگرۆس دەبێت لەسەر شارەکان لەسەر و پەنجاوە بێ. چاندنی دار لە گەڕەک و کۆڵانەکان کاریگەریەکی گەورەیان لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی هەیە. شارەوانی شارەکان ڕێنوێنی هاونیشتمانیان دەکەن لە کاتی دروستکردنی خان و دارێک بچێنن بە پێچەوانەوە مۆڵەتی دروستکردنی خانووەکەیان پێ نادرێت. مامجەبار ئەگەر چی نویشکانە بەڵام ئەوە نەبۆتە ڕێگر لە بەردەم سەوزکردنی ماڵەکەی و وەک خۆی باسی دەکات نزیکەی 200 ڕووەکی جۆرا و جۆری لە ماڵەکەی چاندووە. کاک جەبارکەیتە ژوورەوە ماشەڵڵا تا 10 دقیقە چارەکی هەرە بە سەری ئەم لەولا بکەیت توەشتی جوانە بینی. تەمان با یەک شتیشان پێ بڵێم
ئەم ماڵە سەوسین ماڵی کوردستان بوو لە ساڵی 2022 لە پێشبڕکەیەکە و با لە کاکجواب بچین بزانین چەند گوڵدان و چەند ئینجانێتیە ئێرە وەڵا وەکو ئینجانە زیاتر لە 200 ئینجانی تایە 200 ئینجان ماشەڵڵا. واتمان لەوە هاورد دەستمان کرد بە ناشتنی لە لێرەمان بۆ کرد خشتمان بۆ ئاوردووە زۆری فێ لە عەرزا ناشتمانە چونکە ئینجانەکانە جێ نابوو زۆر بوو. ڕۆژی چەند سەعات یا چەند دەقە خەریکی ئاودان و خزمەتکردنیە وەڵای تە لە حوتی بەیانی هەڵەسین تا 12 شەو بەنا ئەم گوڵانە ئێنۆچ لەگە براژنمە یعنی هەموو ژیانتان با بڵێن خەریکی خزمەتکردنی مناڵە بە خزمەتی بکەیت. ئەی وەکو هەناسەدان و وەکو ئەوەی کە ژینگەیەکی ئاواتان دروستکە خۆتان هەستان چۆنە یا میوانێکە گەر بێت ژنکەیەکی باک و تەمیز ئۆکسیژنیی زۆر هەواجی خۆش. چۆن بوو کاک جەباربیر لەوە کردەوە کە ئێستا با بڵێن لە تۆ با بڵێن لە ناوەڕاستی شاری با بڵێن لە سلێمانی چۆن بیرە کردەوە کە ماڵەکە ئاوا ئەوەنە سەوز و جوان بکەیت؟ ئێمە لە وەڵە حەزمان لە سەزایی بوو هەر لە وەڵ و هەر لە مناڵشمانەوە ئەم حەوشەمان هەنجیری تا بۆ داری تیا بووە دەورتە واسمان لەوانە ئاورد لە داروستەکان دەستمانکردنەوە بە ناشتنێم گوڵانە خۆی یەکەم جار بە گوڵی لایلۆن بوو دەستمان کرد. ئازانم ئەوە ئۆکسیجنی نییە هەوای نییە هیچ سوودێکی نییە ئەتر واسمان ئاورد دەستمان کرد ئابمانە. ئەی با بڵێن جاری وا هەیە بۆ نمونە گوڵێک گوشکە بێ یان جایەک شتێک ئەگەر فریانەکەی خزمەتی بکە یا تەمەنیتەوە بێ خۆت هەستی چۆنە بێ ئەوە زۆر ناخۆشە یەکسەرە مەر بە خەفەکانە ئەوەنە پێ ناخۆشە یعنی ئەوە نەیواتم گوڵەکانە مەخسەمەوەی بەڵێ بەڵێ ئەنە گوڵەکانم خۆشە و نەیواتمانە وەکو با بڵێن وەکو مناڵی خۆت سەیر زیاتر ئەوە لە زیاتر لە مناڵ زیاتر بەخێ. دارستان ئەو شوێنەی کە پێی دەگوترێت سی زەوی نزیکەی سەدا سیوەکی ڕوبەری وشکانی بە دارستان داپۆشراون کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە دابینکردنی خۆراک و ئۆکسجین بۆ زیندەوەران. بەڵام ئەو ڕوبەرە بە خێراییەکی زۆر ڕوو لە کەمبوونەوەیە. بەپێی خەمڵاندنی نەتەوە یەکگرتووەکان ساڵانە 100 ملیۆن دۆنم دارستان لە جیهاندا لە نێو دەچن کە دەکاتە 27 دیاریگەی تۆپی پێ تەنیا لە یەک خولەکدا. لە هەرێمی کوردستانیش ئامارەکان دڵخۆشکار نین. بەپێی ئاماری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە نێوان ساڵانی 2010 بۆ 2020 زیاتر لە 1,30,000 دۆنم دارستان و پاوان لە هەرێمی کوردستان سوتاون. ساڵ بە ساڵیش هاوینان گەرمتر و سەرچاوە ئاویەکان وشکتر دەبن.